کۆبوونەوەیەکی جەماوەری خەڵکی هەڵەبجەیە بۆ ئاهەنگی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێت. زانایەکی ئاینی دەڵێت دەبێت بەکردار شوێن ڕێبازی پێغەمبەر بکەوین چونکە شکۆ و سەرداری مرۆڤایەتیە. بێ مسلمان تەنها لە مانگی مەولود و ڕۆژی مەولود و ئەوانە پێغەمبەری بیر نەکەوێتەوە، بەڵکو ئەبێ هەموو لەحزەیەکی ژیانی هەموو ڕۆژەکانی ژیانی ئەبێ پێغەمبەر صلی الله علیه وسلم وەک ئاوێنەیەک بەرامبەری بێ، سیر بکا بزانێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مامەڵەی چۆن کردووە، پێغەمبەری خوا دیێنی چۆن کردووە صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا توجارەت و بازرگانی چۆن کردووە، لەگەڵ ماڵ و مناڵی چۆن بووە، لەگەڵ دەرودراوسەی چۆن بووە، لەگەڵ ئیماندار بێ ئیمان. ئەبێ ئەمە بەڕاستی لە مسلمان و ئیماندارە ڕەنگ باتۆ. لای خۆیان و وڵاتیان دەڵێن باشترین یادکردنەوەی پێغەمبەری عەزیز درودی خوای لەسەر بێ شوێنکەوتنی ڕێبازەکەیەتی و لە گەشت بۆ ئارەکانی ڕۆژانەدا فەرمودەکانی سەروەر لە خۆمان و کردارماندا ڕەنگ بداتەوە. شوێنی فەرمودەکانی بکەوین زۆر پێویستە لە کاتی یادکردنەوەکانی بەس قسە نەبێ و بەس یادکردنەوە نەبێ، شوێنی قسەکانی بکەوین و ئەو ئامۆژگاریانی کە کردوینی و بەڕاستی ئەوانی کە ئەو پێیوتوین بەمانەی ژیانمان فێرەکە فێرمانەکە چۆن بژین، هەر کەسێکیش دوای ئەوانە نەکەوێت بەجددی نازانێت چۆن بژی. هەمیشە پێویستە ساڵانە و ڕۆژانە یادی بکرێتەوە و یادی سەروەری فەخری عالمە و خۆشەویستی ئیسلام و مرۆڤایەتیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم بووە بە ڕێنمونیکەرێک و ڕێپشاندەرێکی ئینسان بۆ ڕێگەی بۆ هەم بۆ دنیا و هەم بۆ قیامەتی. ئینسان ئەگەر بتوانێت شوێن کەوتەی ئەو بێ سەربەرزی دنیا و قیامەتە بەڕاستی و لەبەر خاتیەوە بێ ئێمە هەمیشە ئەو بکەین بە نمونە و ئولگۆی خۆمان و ئەگەروان نەکەین هەم لە دنیا زەرەرمان کردو هەم لە قیامەتە. زانایانی ئاینی دەڵێن لەم دنیا جەنجاڵی و ئاڵۆزیەدا پێویستە زیاتر یادی پەروەردگار و سونەتەکانی سەرداری مرۆڤایەتی بکەینەوە. دڵمان هەمیشە بە یادی خوا ئاوەدان بکەینەوە و سونەت و فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت شارەزا بین و لە گەشتە ڕێگەکانەوە پێغەمبەر زیاتر بناسین و شوێن ڕێباز و سونەتەکانی بکەوین، دەست بە بەرنامە و سونەتەکانیەوە بگرین. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.